من تێناگەم یانی ئەنجومەنی وەزیران هەندێک کارمەندی لێبێ خۆیان تەعتیلی حکوومەتەکە بکەن بۆت باسەکەم چۆن ئێمە دەرخستەیەکەکەین بۆ وەزارەتی دارایی سەبارەت بە پاکردنەوەی نەخۆشخانەکان تەندەرەکە دووسێ کارمەندی بەڕێز دانیشتون شەلەح قەلەح زەڕ بێنێ بەسەر ئەو شتانەیە کە ئێمە کردومانە کە ئەنەما ڕێزمێ بووە ئەوانە ئێمە خەبیرترن کە ئەنەما ئێمە هیچمان نەپێکاوە ئەوانەی پێکن بەسەر چاو ئەم دەرخستەیە قبوڵەکەن ئینێن بۆ ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیران بەرمەبنای ئەو کتابەی لە دارایی بۆ هاتووە قبوڵیەکات ئەنجومەنی وەزیران نێرێتەوە بۆ وەزای تەندروستی وەزای تەندروستیشێک نێرێتەوە بۆ ئێمە بەم شێوەیە تەندەرین خۆیان فەشەلی پێێنن ئەم نەخۆشی ئەگەر ئاوا بەردەوام بێت و ئەم زەوڵخانی لە ناو نەخۆشخانەکان بەردەوام بێ سبەینێ نەک سبەینێ ئایندەیەکی زۆر نزیک ئەبێتەوەی بڵاوبوونەوەی کۆلێرا چونکە گەرماش بەڕێوەیە لەبەرەوە داواکەم ئەم کێشانە بە هەند وەربگیرێ ئەو تەنبێ ئیداریانە هەڵگرن بۆ کاتی خۆی چونکە ئێستا بەڕاستی لە کارەسات و لەوایان کە منداڵان لە حاڵێکی سەختدا بن یعنی ئەکی ئەخلاقی منە کە لە ئەنجومەنی وەزیرانەوە تەنفیز معاشرەکە ڕاگیرە ستۆپەکرێ من بە کاکە بڵێم برای ئازیزم خوشکی ئازیزم تۆ موچەت نییە بەڵام من دەستەکانت ماچەکەم ئەگەر بی ئیشم بۆ بکەیت ێ بەماگرێت